بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاو لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام. لەم بەرنامەی دیداری تایبەتدا دەپرسین ئایا کورد خاوەنی مێژووە؟ فەلسەفەی مێژوو ئیش لەسەر ماهیەت یاخود چیەتی دەکا. ئایا کورد لەکوێی ئەو چیەتیەدایە؟ ئایا کورد مێژوو دەخوێنێتەوە؟ ئایا کورد سەرکردەی هەبووە لە مێژوودا تەجاوزی ئەو دی و سنوورەکان بکات؟ ئایا سەردەمێک هەبوو لە سەدەکانی ناوەڕاستدا سەلاحەدینی ئەیوبی سەرکردەیەک بوو توانی کۆمەڵک نەتەوەی جیاواز لە ژێر ئاڵاکەیدا کۆبکاتەوە و جەنگێکی جیهانی گەورە بەرامبەری بوەستێ لە ڕووی فکری و ئایدۆلۆژیەوە هەروەها لە ڕووی داکۆکیکردن لە سنوورە جوگرافیەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست؟ ئایا لە دوای سەلاحەدین کێ سەرکردەیە؟ ئایا فەلسەفەی مێژوو پشتگیری ئەو ئەزموونکردنە یا ئەو ئەزموونە مێژووی ئێستا دەکات کە کورد تێیدەپەڕێنێت؟ ئەمانە کۆمەڵێتەوەری تایبەتی بەرنامەی دیداری تایبەتە بە میوانداری بەڕێز دکتۆر محسین محەممەد حسین پرۆفیسۆر و هەروەها توێژەر لە مێژووی فکری مێژوو. خۆشحاڵ بووین بۆ ئامادەبوون لەم بەرنامەی دیداری تایبەت. دکتۆر بەخێر بێن سەرچاوم. لەوانەیە پرسیارێکەکەم پرسیارەکە لە ڕووی فۆڕمەوە پرسیارێکی سادە بێ بەڵام هەڵگری مانایەکی گەورە بێ لە جەوهەردا. ئەویش ئەپرسم ئایا کورد خاوەنی مێژووە؟ هیچ بانە لێ ملت کەلمەی ملت شتێکی زۆر گەورەیە، یان ئەلئومە. تا ئێستا ئێمە نەبووینە ئومە. لە قەومیەکان ممکنە کوردەکان پێیان ناخۆشە بڵێن ئێمە ئومە نینە، قەومیەتیش نییە، چونکە دەوڵەتمان نییە، کیانمان نییە. بە کیان ئەو شتانە دیار دەبی. لەوانەیە کیانمان هەبووە، بەڵام کیانەکانمان گشتیان محەلی بوونە. پێم دەڵێ ئەی میدیا و کەی خەسرە و دەڵێم دەبی ئێمە ئەوەی بەڕاشکاوی دراسەی بکەین ئەو جەماعەتانە فعلەن دەوڵەتیانە بووە، سنووری ئەو دوو دەوڵەتە لە کۆنەوە پێش ئیسلامەتی بازارەها ساڵ چەند بووە. پاش ئەو کە لە سەردەمی مێژووی ئیسلامی دەست کرا، نالێم دەستمان پێکرد بە نووسینی مێژووی کورد، مێژووی عەشائیری کوردی، مێژووی کیاناتە بچووکەکانی کوردی، یان میرنشینەکانی کوردی. زۆریش باس کراوە، ناویان پێناوی وەختی بەوەی بکوژین. کەواتە جەماعەتێک هەبووە لەسەر خاچ خۆی دەژی، بەڵام بەو معنایەیە کە ئەو جەماعەتە بەخۆی مێژوو خۆی بنووسی. من لە گۆڤاری برایەتی بوو یان هەولێر بووێن لە هەردووچیان شتێکم نووسی، ئێمە لەبەرچی مێژووی خۆمان نەنووسیوە، ئەوان نووسیتیان ئەلئاخر ئەدەر بە ئینگلیزی. ئەگەر فورسە فارسەکانە، ئەگەر عەرەبەکان، ئەگەر تورکەکانە. ئێمە دەستمان پێکرد بە نووسینی تاریخی خۆمان لە فترێکی پێش 400 کسوور ساڵ کە شەرەفخانی بەدلیسی کتێبەکەی شەرەفنامەیدانا بە فارسی. چونکە ئێمە پیتی کوردیمان نەبووە، فورس هەیتیان، عەرەب هەیتیان، حتا ئەمازیغیەکان هەیتیان، ئێستا بەکاری دەینن. ئەوە 20 ساڵە بەڕەسمی. کەواتە لە ئێمە خۆمان ئاگامان لەوە بی ئەو کاتە کە لەسەرمان ڕۆیشتووە ئەو سەردەمانە، دەمانزانی ئێمە کوردین، دەمانزانی ئێمە لە مێژوودا کار دەکەین، ئەو وەعیەمان هەبوو کە ئەمە کیانمان نییە یان کیانێکی دەبی دروستکەین. ئەو هەستانە دەبوو خۆمان بیان نووسین، کە خۆمان نەمان نووسیە باتەوەقع نەکەین ئەوانی کە ئەو مەشاکلانەمان بۆ عیلاج دەکەن بەو شێوەیە بەو شەکلە کە ئێمە دەمانەوێت. کەواتە ئەلئاخەرەکە ئەو کەسەی بەرامبەرمان ڕاوەستاوە کە مێژوویمە دەوێت سوپاسیان بکەین، مێژوومان دەنووسی، بە باشی و بە خراپی سوپاسیان دەکەین. چونکە ئێمە ملەتێک نین بڵێن هەموو کارەکانمان باش بووە، کارەکانمان باش بووە، کەواتە بۆ مێژووی خۆمان نەمان نووسیوە. کەواتە من ئەمێ بپرسم، کەواتە کە ئێمە ئەلئاخر مێژووی بۆ نووسیوین، خۆمان نەمان نووسیوە، ئەگەر تۆزێ دوور بۆی بڕواین خاوەنی مێژووین؟ بەو معنایە نە، بەو معنایە کە خۆمان تاریخی خۆمان مێژووی خۆمان نەمان نووسیوە، نە، ئەوان نووسیتیان. کە پیشانم بدە ئەوی نووسراوە لە مێژووی ئیسلامیدا، مەسعودیە، طبەریە، یعقوبیە، خەلیفە بن خەیاتە،
ابن الأثيرة ئێوانە چیانیان ئەگەر حتى ئەگەر ڕوحی کوردایەتیشە با بڵێن ابن الأثير ئەگەر کورد بی مناوی مناقشەوەم کردووە لە دووسێ لە باسەکانم لە کە بەغدا نەشر بووە بەباشی باسی کوردەکان ناکەن حتى ئەگەر لە دەستی بەراعەت تەقدیم دەکە کای ئەی عالەم من کورد نیم ابن الأثير ڕەگەزی باشبوون یا ئایا ئەو ڕەگەزە باشانە کامانن ئەبێ لە ناو مێژووە هەبێ بۆی بڵێن ئێمە خاوەنی مێژوین یعنی بۆ ئەبێ ئەگەر ئێمە مێژوو نووسێک لە دەرەوەی ئێمە مێژووی ئێمەی نووسی بێتەوە وەکو زەخیرەیەک و وەکو کەرەستەیەکی گەورە لە ناو مێژووە بۆ ئێستا ما بێتەوە ئێمە بتوانین ئیشی لەسەرکەین و توێژینەوەی لەسەرکەین و شرۆڤەی بکەین یعنی ئەمە بۆ ئەبێ مێژوو نەبێ ئایا ئەو جیاکاریانە کامانن کە ئەڵێ کورد خاوەنی مێژوو ئەگەر خۆی نووسی بێتی و ئەگەر خۆی نەینووسی بێ خاوەنی مێژوو نییە خۆی لە هەندێ حالەتدا خۆت مێژوو خۆت بنووسی شتێکی باش نییە انحیاز دەکەی یعنی عیبی خۆت غەڵەتەکانی خۆت هەڵەکانی خۆت دیار ناخەی دەترسەی لە ملەت یان لە حکوومەت یان بیر لە باخەلی خۆت دەکەی شتێکی باشە ئەوانی کە بۆت بنووسن بەلام خۆشت دەبی بنووسی نەک ئیکتفا بکەی بەو کەسانە کە ناومینە ئێستا ئێمە ڕسایلی ماستەرە ئەگەر لێرە و لە سلەیمانی و لە دهۆک الكرد في كتابات ابن الأثير الكرد في كتابات ابن العبري الكرد في كتابات الطبري أواني سيشان كردين بصافي بلين معنين بتاريخ كرد ابن الأثير دو كتابي دانا ولا تاريخ صار بينس كتابي بل الكامل في التاريخ بيوندي لصفحات دا باسي عشائر كرد كان بودكا الباري في التاريخ الأتابكي باسي نجادي أتابكي كان موصل بودكا حتى بتساچيناي کوردەکان بەڵام دکتۆر تۆ پێشێکی کە دەستمان پێکرد باست لەوە کردوتێ بۆ زمان فارس زمانی هەبوو عەرەب هەیە بوو هەتا ئەمازیخی چەند ساڵەکانە کورد لە زەمانێکە ئەگەر زمانێکی دیاریکراوینەوە زمانی سەردەست و زمانی ستاندارد و زمانی نووسین ڕێنووس و زمانێکی باوبوو بێ یا ئەگەر مێژوو نووسێک لە دەرەوەی ئەمە کە ئەو زمانانەی زانیوە لە دەربارێکا بووە یا لە شوێنێکا بوو ئەم مێژووی نووسیوەتەوە یعنی ئێمە ئەکرێ بین دادگای ئەو قۆناغە بکەین کە ئێمە خۆمان مێژوی خۆمانە نووسیوەتەوە ئەی نابی دادگای بکەین کە دادیای ئەجدادی خۆمان باو باپیرانی خۆمان بکەین بۆ مێژوو ملەتی خۆت نەتنووسیوە کاکە مێژوو نووس کامە کە لۆمەی کام مێژوو نووسی دەکەی لەو کاتەدا چێ ئەوە ئەو کەسانەی کە مێژووی ئێمەی نووسیوە من حەز ناکەم بەس خۆمان مێژوو خۆمان بنووسین لە بینین لە ڕوانگەی ئەوان با کو تەماشا دەکراین ئەوان چۆن تەماشامان دەکەن ئەلئاخەر چۆن تەماشامان دەکە ئیتر تۆ ئەگەر زمانێکی ئێستا زمانی ستاندەرمان هەیە چما من لە ئەکادمیە کوردیم سراعە کەبوو لە بەیدایەتی تشکیل ئەکادمیە تا ئێستاش بەردەوامە ئێستا زیاتر لە کوردستانی عێراقدا لە هەرێمی کوردستان دوو زمان هەیە بە تەماشای بەرنامەکانی من بەرنامە بەلەزەکی وا پیشان بدرێت کەم بەباشی لێ تێناگەم بەجێ دێڵم دەچمە کەناڵێکیکە زمانی ستاندەرد ئەو ئومنیەتی هەموو ئینسانێکی قەومیە کە بتوانین عەرەبەکان من چوومە مەغرب چوومە جێزایر چوومە تونس چوومە مەسەر لە وڵاتانی شام بەڵام مشکلم نەبوو لە لیبیا 5 ساڵ دەرسم دەبووتەوە بە زمانی عەرەبی بەڵێ با تەوەرێکی ئینەکی کە باسکەین پرسیاییکە فەلسەفەی مێژوو ئیش لەسەر ماهیەت و چیەتی فەلسەفە ئەکا کورد لەکوێی ئەم چیەتێدایە هیچ نیتی بەشداری نەکردووە لە مێژوو کەواتە چونکە مێژوو دراسەی مێژوو دراسەکردنی مێژوو دەتگەینیتە دراسەکردنی فەلسەفەی مێژوو ئەوە ئەنجامەکەیتی کە تۆ معلوماتت هەبوو لەسەر مێژوو ملەتی خۆت لەسەر جەماعەتێکی معەیەن دەتوانی فەلسەفەی مێژووی ئەو جەماعەتەی ئەو ملەتەی ئەو مجتەماعی بکەیت ئەمە تاریخ خۆمان نەمان نووسیبی چۆن فەیلسوفی تاریخمان دەبی چێیە فەیلسوفیت ئێستا نیمانە ئێستا پەیدا بووە لە بواری زانکۆکان کە لەسەر فەلسەفەی مێژوو دەنووسی با کەسێکی ببینم لەسەر فەلسەفەی مێژوو لای فەیلسوفی مێژووی کوردی فولان هەمانە ئەوە ڤیکۆیە ئەوە شپنگلەرە ئەوە تۆینبیە ئەوە فەرناند برودێلە ئەویش حتا مشریفەکەی پسپۆریەکەی لە فەلسەفەی مێژوودانە
بەڵام ئەوەی کە نووسیوێتی بڵێن ئەوی ئەوەی کە نووسیتی نووسیوێت. مشریفەکەیشی مشریفەکەی اختصاصی فەلسفەی بەڵام مێژوویە من ئەمەوە بگەڕێمەوە، یعنی ئەم دوو پرسیاری پێشوو ئەمە بەیەکەوە بەسمەوە ئەکرێ ئێمە لەبەرەوەی بەو پێناسە و تعریف و چوارچەوە دیاریکراوەی کە بەڕێزت هێمات بۆ کرد کە کورد خاوەنی مێژوونیە لەبەرەوەی خۆی نەینووسیوەتەوە، کەواتە ئەگەر فەلسفەی مێژووش قسە لەسەر ماهیەتی مێژووکە کورد لێرەدا غیابیەیە غیابی هەیە، خۆسکەم غیابی نەبایە. یعنی خۆی توراسی فارسی و عربی هەیتیان لە بواری فەلسفەی مێژوو، ئەگەر با ناویشیان لێ نەناوی فەلسفەی مێژوو. یەک لەوانە مەسکەوەی ئەندێزار ناوەکەی دێ بە فەلسفە مێژوو، ئەوە کتابەکەیتی. دوای ابن خەلدون گاڵتە نییە ابن خەلدون کە عالیمەکی اجتماع کۆمەڵناسی و فەلسفەی تاریخیش ئەو نالێ ئەو فەلسفەی تاریخە، بەڵام مەراحیلەکان پیشان دەدا. فەرقەکەی من بەحسەکەم نووسی کە لە کوێت وەختی خۆی ساڵی 85 نەشر بووە، باسی مقارنەم کردووە ڤیکۆ کە فەیلسوفێکی عەزیمی مێژووە لەگەڵ ابن خەلدون. ابن خەلدون ئەسڵەن ئەوان نەیانزانیوە کە لە بلێ مێژوودا فەلسفەی مێژوو هەیە، کەوا ئەوان زۆر لەمە پێشکەوتوترن، یعنی توراثی عربی ئیسلامی، بەڵام نەیانزانی ئەوە دەینووسن ئەو فەلسفە مێژوو. ئێستا ئێمە نیتمان کە شت دەنووسی لە بواری فکری تاریخی ئێستا پێی بڵێن فەلسفەی مێژوو، با ناوەکەی لێنێن، ناو لێنان مهم نییە، چونکە ڤۆلتێر لە کتێبەکەی باسی فەلسفە مێژوو دەکە کە مەبەستەکەی فەلسفە مێژوو نییە. هەندێک کەس باسی فەلسفە وەک ابن خەلدون باسی فەلسفە مێژوو دەکە کە ناوی لێنانە فەلسفەی مێژوو. ئێمە لە هەردوو حالەت دەنیمانە، چ ابن خەلدونمان هەیە باسی فەلسفەی مێژوومان بۆ بکە بە ناوی دەرەوەی فەلسفەی مێژوو، چ وەک ڤۆلتێر کە ناوی فەلسفەی تاریخی لێدەنێ بەڵام فەلسفەی مێژوون. ئەو باسی مەنهەجی بەحثی تاریخ. هەندێک توێژەری بواری سیاسی زۆر جار بوونی مێژوو و بوونی سەرچاوە و کەرەستە ئەو کەرەستانەی کە لە ناو مێژووە دەسەکەون ئەبەسێتەوە بە بوونی دەوڵەت و چیان و قەوارەیەکی سیاسیەوە. بەڕای تۆ ئەمە بەشێکی پەیوەندی بەوە نییە کە ئێمە خاوەنی دۆزێک نەبووین بۆ خۆمان و هەمیشە میلەتێک و نەتەوەیەکی ژێردەست بووین و دەسەڵاتە سەردەستەکان بەسەرمانەوە بوون. خۆی وجودی دەولەت وجود هەر کیانێک، یعنی تەسەور کە حتى لە تاریخ ئیسلامیدا لە بیدایەتەوە لە سەردەمی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام دەستیان پێ نەکرد بە تاریخ نووسی. پاش ئەو پاش جەمعی ئایات قورئانی پاش جەمعی حەدیث پێش جەمعی حەدیث دەستیان پێکرد بە مێژوو نووسین. زانیان شتێکەیە ئەوە یەک لەسەر یەک وەک تەبەقات وەک چینی معرفی کە زۆر بوو کەواتە دەبی ئەمە ئەم بنووسی حتا لە بیرمان نەچێت. دەستیان پێکرد لە سیرەی پێغەمبەر، لە سیرەی سەحابە، لە دەولەتی سەدر ئیسلام ئومەوی، کەواتە دەولەت مێژوو نووسی خۆی خەڵق دەکا. مێژوو نووسیش هەیە پاش ڕوخانی دەولەت شت دەنووسی، یان جۆ ناداتەوەی، بەڵام دەولەت هەبووە کیانێک هەبووە ئێستا باسی لێوە دەکا. ابن خەلدون سەر بە دەولەتێک نەبووە، لە فترەی زوعفی لاوازبوونی دەولەت ئیسلامی شتی نووسی، بەڵام دەولەت ئیسلامی ئەگەر لە عێراقدا نەبوو ئەو کاتە لەژێر دەسەڵاتی مەغوولەکان بوو، بەڵام لە مەسر لەژێر دەسەڵاتی مەغوولەکان نەبووە، لە تونس و لە جەزائیر لە قەڵای بەنی سەلامە کە دەست پێکرد بە مقدمەکەی دوای تاریخەکەی نووسی دەولەت ئیسلامی هەبووە بە ناوی ئیسلامی، ئەگەر عەرەبی ئەگەر ئەمازیغبی. ئێمە ئەومان نییە، کەواتە تاریخ کیانی سیاسی تاریخت بۆ دروست دەکە، دەگەڕێتەوە بۆ پێشەوە باسی چ بکە، لە پێشەوە چا بووە چمە حتە باسی نەگەڕێمەوە سەر ئەو پرسیارە کلاسیکی هەمیشە لە نێوەندە ڕووناکبیری و توێژینەوە کۆڵە ئەو شوێنانەی کە توێژینەوەی تێ ئەنجامەدرێ باز لە نەبوونی دەوڵەت و چیانی سیاسی و فەلسفەی دەوڵەتداری ئەکرێ. ئایا ئەگەر بەواتە فەلسفەکە کورد بۆ نەیتوانیوە لە فەلسفەی نەگەشتووە بە دەوڵەتداری و فەلسفەی دەوڵەتداری نەبینی و ئەزمموی نەکردووە، جیاوازەوەی کە لە ڕابردووە باسەکرێ دەوڵەتی میدیا هەبووە لە مێژووە و کۆمەڵی کیاناتی ناوچەیمانەوە، وەکو ئەوی تۆ زۆر جار لە نووسینەکاندا باسەکە ئەڵەی ئیمارەتی یا میرشینێ بەسەر گردێکەوە هەبووە لە شوێنەکە. ئەمانە نە، بەس بەواتە گڵۆباڵیەکەی بەواتە گشتی و جیهانیەکەی گشتگیریەکەی، یعنی بۆ کورد نەیتوانیوە بگا بە ئەزمونکردنی
دەوڵەتداری لە ڕووی پراکتیکیەوە فەلسەفەی دەوڵەتداریشی نەبینیوە. دەوڵەتی میدیا و ئەویکە کەی خەسرە و ئەوانی کەش چیان بەجێشتووە بۆمان حتا ئاسارەکەی دیراسەی بکەن بڵێن ئەو کاتی ملەتی کورد مجتەمەعی کوردی دەوڵەتی کوردی حکوومەتی کوردی وای کردووە کووە ئێمە لە ناشی دەکەن ئێمە ڕۆڵەی میدیا و کەی خەسرەوین کە ئاساریان ئەگەر من لە یەقیندا بم بۆ مێژویان بۆ بەجێهێشتوین ئێمە ئەگەڕێینەوە ڕابردوو ئەڵێن 150 ساڵ لە 600 پێش زین بۆ 550 پێش زین ئێمە خاوەنی دەوڵەتی میدیا بووین ئەمە وەکو زەخیرەیەکی مێژووی هەم شانازی پێوەکەین. ئەمە بە تەئسیلی مێژوەکەی بکەین بگەڕێنەوە مەسادری ئەو کاتەی کە متەئەکد بین ئەو دوو دەوڵەتە سێ دەوڵەتە 50 دەوڵەتە هەبووە چیان بەجێشتووە بۆمان هەتە دیراسەی بکەین. ئەمە بە عاتیفە نایبڕن دوای بە چ زمان ئیدارەی حاڵەت خۆیان دەکرد. میرنشینەکانی کوردی لە فەترە ئیسلامی عەباسیدا زمانی ئیدارە و زمانی سەقافە زمانی دین عیبادات هەر بە عەرەبی بووە. ئەو کاتە بە چ زمان بووە بە کوردی پێم بڵێ کە بۆم ئیسپات کە تۆ زۆر جەخت لە زمانەکەیتەوە خۆشت دیارە کۆمەڵێک ڕایەڵە هەبووە و لەگەڵ هەندێک زمانە تێکەڵیت کردەوە بۆ ئەوەنە زمان بەسەنتەرە بینی لە ناو یعنی کێشە و گرفتە قوڵەکانە ئەگە کێشە فکریەکان بێ و کێشە مێژویەکان بێ و کێشە فەلسەفیەکان بێ زمان چییە؟ من حەزەکەم لە ئەزمموی خۆتەوە ئەگەر بکرێت بە کورتی ئەندازەیە باسە بە یەخی زمان بکەیت لە مێژووە. زمان ئەساسی کولتوری هەر ملەتێکە حتا لە ئاینش کرنگترە چونکە ئاینی خۆت فترە و فتر لەوانە بیگۆڕی پێش ئیسلامەتی ئاینی کەی هەبووە ئاینی پێشەویش ئاینی چکەی هەبووە بەڵام زمان هەر زمانە تەتەور دەکا بەڵام زمانە کە ئاینی کورد من باوەڕ ناکەم لەو شوێنەیە کە پێی دەڵێن کوردستان ملەتێکیکە جەماعەتێکیکە بووە هەر ئی خۆیان بوو. پێ دوایە ئاین زمان مێژوو دروستەکات زمان مێژووی دروست دەکا مێژووش زمانی دروست دەکا. ئەگەر ئێمە بە پێوەرەکەی ڕابردوو وەڵامەکەی تۆ بیپێوین باسی زمانێک کرد و باسی زمانی سەردەستێک کرد کەواتە لە خیابی نەبوونی زمانێکی نووسینە لەوانەیە بەشێک لەوەی کە کورد نەیتوانێت مێژوەکەی خۆی بنووسێتەوە گەرچی ئەگەر بە زمانەکەی خۆشی قسەی نەکرد بێ. نانە من نالم بە زمانی خۆی قسەی نەکردیا بە زمانی خۆی قسەی کردووە کاکە ئارام بە قسەکردن ئەمە بەسمەوەی قسەکردن و نووسین ببەستێ نووسینی کاکە نووسینمان بەدەست نەکەوتووە حتا لە فەترە ئیسلامی کە فەترەیەکی عەسرێکی گەشاوەیە یعنی بە حوڕیەتیان هەبووە کە بە زمانی خۆیان شت بنووسن بەڵام ئەلیفبامان نەبووە حروفی هیجائیمان نەبووە نەمان بووە بە چ زمان دەبێ بە یان بە فەهلەوی بنووسی پاش ئیسلامەتی یان بە عەرەبی بنووسی خۆسکە بیان نووسن. ماهیەتی زمان چییە لای تۆ؟ یعنی تۆ باسی ئەزمموی خۆت بوون زمان تۆ لە دەرگای تەقەت لە دەرگای چەند زمان داوە تاوەکوەوە بتانی پێی بەو نهێنی و شاراوانە بیکە لە ناو مێژووی کورداوە ئەوەی کە ئێمە لەسەر فەلسەفە و ماهیەت و چیەتی کورد لە ناو فەلسەفەی مێژووە قسەمان کردووە یعنی ئایا زمان چ گرنگی؟ کاکە ئارام زمان ئامێری تەواسوڵە لە ئەوی کە تێبگەی ئەوە بەسیترین تعبیرە لە یەکتر تێبگەن کە من لە وەک تۆم تۆش وەک منی بەڵام ئەوە تەتەور دەکات تعبیر دەکەی لە ناخی خۆت شعر دەنووسی مەقام دەلێەوە نووسینەوە دەبی پەخشانە ئەگەر شعرە ئەگەر هەر شتەکە بەکاری ئەمە پیتی خۆمان نەبووە پیتی کوردی نەبووە مەشکوکە بە عاتیفە من دەتوانم ئێستا لەو بوارەی بڵێم پیتمان نەبووە ون بووە بۆ ون بوو زمان کەواتە ئەداتی تەواسوڵە لەگەڵ یەکتری ملت ئەساسی دامەزرێنەری هەر ملەتێک هەر نەتەوەیەک هەر قەومیەتێک زمانە لە هەموو شتێکی مهم. ئەم ڕەخنەکردنەی تۆ ئایا لە ڕێی پێگەیشتنەوە بە زمانەوە یا گەیشتن بە کۆمەڵە زمان و لە ڕێگەی ئەو زمانانەوە ڕەخنەکان و دۆزیوەتەوە لە ناو مێژوینەتەوە کە حەز دەکەم بمزانی باەم سەقافەی کوردی نالە ملەتی کوردی سەقافەی کوردی پیتی خۆی هەبووە حروفی خۆی هەبووە حروفی هیجایی ئەلیفبای خۆی هەبووە بۆم دەرنەکەوتووە
تا ئێستش من کتێبە پێش لەوانەیە 1000 کسور ساڵ دانرابی باسی ئەو ملەتانەی دەکە کە حروفی جایان هەیە ناوی کوردی تێدا نییە ناوی ئەمازیغ و ملەتانی کە با هەمویان نەلێ بەڵێ من پرسیارێک ئەمازیغش کیانی نەبووە لەوانەیە لە ئیسلامەتیدا لە دەولەتی مرابطین و موحدین ئەوان دەولەتی ئەمازیغین بەڵام عربیان بەکارداهێنا وەسایقیان هەموو بە عربیە کەچی حروفیشیان هەبووە ئێمە حروفمان نەبووە با حروفی خۆت پیتەکانی خۆت یان ئەلیفبای خۆت بەکارمەینە بەڵام بە کوردی بنووسە بەڵێ من پرسیارەکەم بە دوو دیوە دیوێکی سادەوە دیوە جەوهەریەکەشی وەڵامی بیتەوە ئایا کورد مێژووە خوێنێتەوە بەڵام ناوبڕێک وەرەگرم دوای ناوبڕەکە وەڵامی ئەم پرسیارم بەرەوە بینەرانی بەڕێز و خۆشەویست ناوبڕێکی کورد وەردەگرین و دەگەڕێنەوە لاتان دووبارە سڵاو دکتۆر بەر لە ناوبڕەکە و پرسیارەمان کردوتمان ئایا کورد مێژووە خوێنێتەوە کەس نییە حەزی لە حتا ئەگەر مێژونووس نەبی دکتۆرە مهندسە شاعرە حەزی لە بزانیتن ئەسڵەکەی نەژادەکەی چییە دەخوێنی بەدەم عیبرەت وەرناگری فەرقە تۆ بە هیوایەش مێژۆکەی بخینی مەڕی کیرام هەر چۆنێک بی بەڵام بلێ بۆ وابووی ئەو ئیسفسارەی لە خۆت بکەیت عیلاجیشی بکەیت ئەگەر تواناتە بی ئەوەی نەکردووە یعنی ئیسفادە لە تاری مێژوو خۆی نەکردووە کە ئێمە پڕت بڵاو بووین کە ئێمە میرنشینمان داناوە زۆریش بەڵام یەک دەست نەبووین میرنشینەکان خۆیان سەری خۆیان خواردووە باوک کوڕی خۆی دەکوژی باوک کوڕ باوکی خۆی دەکوژی مام برازاکەی خۆی دەکوژی ئەو میرنشینەکانی فترەی عەباسی من پێش 2-3 ساڵ لە ئاوێزە محەزەرەکەم و لەو بوارەی هەندێک ئەوی دانیشتوونە پێیان ناخۆش بوو چۆن معقولە مامۆستا بەو شکلە بۆیە دوکاکە ئەوە مەسادرەکانە یەک لە قوتابیەکانم کە دکتۆرەکەی لەسەر ئەوەیە پیشانم دەبڕۆنەوە لە بازار ئەو کتێبای بخێنن تۆ ئەم وەڵامەی تۆ دیدێکی ئەندازەیەک فەلسەفیانەی هەبوو وەڵامی ئەم پرسیارە ئەو کێشە دوورمە و دایانەی و ئەو کێشانەی بەردەوام کورتایە ژیاوە ئەزمموی کردووە ئەگەر لە کێشە ناوخۆیەکانی بێ ئەگەر کێشە ئیقلیمی و نێودەوڵەتیەکانی بێ تەواوی ئەوانە بەڕای تۆ هەموو هۆکارەکەی بۆ ئەمەیە گەڕێتەوە کە تۆڵی کورد نەیتوانێت پند لە مێژوی خۆی من وەربگرێت لە سەرەتادا قەت ئیدانەی قوەی ئەقلیمی ناکەم قەزیەکە پەیوەندی بە ملەتەکەەوە هەیە خۆ یەک دەست بە ئەوە ئیسرائیلمان لە پێشە دەولەت هەیەیان دەولەت نیەت بلێ دەولەت نیە ئەترا پێمە کەیف خۆتە بەڵام ڕاقیترین دەولەتە لەو منطقەیە بەداخەوە شوا دەڵێم ئەمە دەڵێن ئەوە ئەمریکا دروستی کرد رووسیا دروستی کرد ئینگلیز دروستی کرد خۆیان دروستیان کرد ئێمە نابێ لۆمەی خۆمان عیبی خۆمان نەقسی خۆمان بڵێن خەتای تورکیای عوسمانی و تورکیای ئۆردوغانی یان ئێرانی شاهینشا و ئێرانی ئێستا خەتابارن نە ئەمە خۆتابارین خەتابارین بەو دەرەجەیە کاندی قیوەی کوردی لە ئەنجیری یەک لەو دەولەتانە دەکە ئەوکە لە ئەنجیری دەولەتە چکایە قیوەی ئەقلیمی لای من مەحذوفە ئەگەر ملت باش بی بەڵام پرسیارێکی واقعیشکەین لەوانەیە گەر ئێستا سیاسیەک سەیری ئەم دیدارەی ئێمە بکات لێرەدا ئەم بۆچوونانەی بەڕێزت هەڵسەنگێنێ ئەڵێ ئەمە بۆچوونێکی ناواقعیە من دراوسی تورکیایە نەتوانم مامەڵی کەم و دراوسی ئێرانێ نەتوانم مامەڵی کەم و سعودیەک سیاسەتی بەسەر ناوچەکە بێ نەتوانم مجاملەی کەم یعنی چۆن ئەتوانم ئەندازەیەک لانی کەم نیمچە خۆڕێبەریەکشمە بێ من تەسەور ناکەم چی وەڵامیەوانەیەوە دانا وەڵامەکە زۆر ئاساندا وەڵامەکە ئاساندا تۆ یەک دەست بە مەترسێ لە تورکیا دوژمن نییە على لەقل ڕابطەکەت هەیە لەگەڵ تورکیا ئەویش ڕابطەی دینیە لەگەڵ ئێران ئەویش ڕابطەی دینیە و حوسنی جوار ئەوەی فکر لەوەی بکە بەڵام ئیسرائیل دەور و پشتەکەی هەموو دووەلی عەرەبینە تا ئێستا احترافیان بە ئیسرائیل نەکردووە ئیسپاتی وجودی خۆی کرد من دووبارە لەوانەیە بینەرێ هەر پرسیار لە تۆ بکاتەوە بڵێ دکتۆر ئەڵێ حوسنی جیوارە خۆ ئێمە هەموو ئەزمونە تاڵەکانی مێژومان بەدەستی ئەم دوو هێزەی دراوسیەوە بۆ لەوانەیە هێزی بۆ ئەوانەی ئەم وڵاتانەی کە ئێستا بەڕێستان ناوتان هێنا یعنی ئێمە بە ئەزمون لە بەردەسایە کە ئەمانە نەیانتوانیوە دوو حوسنی جیواری باش بن بۆ کورد
ئەی لەکوێ ئێمە گومانی باش بەرین بەمانە. بەس یەک دەست بە جۆمەدی ئەو شتانەی لە ئاخری ئەوان مەزبور دەبن ئێترافت پێ دەکەن. بەس ئێمە یەک دەست نەبووینە. ڕۆحی عەشائیری تا ئێستا زۆر بەقووەتە، ڕۆحی ئیقلیمی شارپەرستی زۆر بەقووەتە لای کورد. کاک ئارام تۆ یەک دەست بە لە ئاخری ئەوانش ئێتراف پێ دەکەن کە دەبێ ئەمە ئێتراف بکەن کە جەماعەتێکەیە، سەقافەتێکەیە، مەجموعە بەشەرێکەیە، حەقی خۆیانە دەولێت دروست بکەن، حەقی خۆیانە عیلاقەمان لەگەڵیان باش بێ. ئێمە لە ناو مێژوودا کۆمەڵی ئەزمونمانەیە، ئەزمموی سەرکردە یەک سەرکردەیەکی وەکو سەلاحەدینی ئەیوبی کە لە سەدەکانی ناوەڕاستدا پێ ئەگات و ئەتوانێت نەتەوە جیاوازەکانی ئەم ناوچەیە و دەرەوەی ئەم ناوچەکانی خۆشی زۆرجار لەژێر ئاڵاکەیە کۆبکات و بتوانێت جەنگێکی ئەندازەیەک ئەگەر بڵێم جەنگێکی سەربازی و فکری و ئایدۆلۆژیش بەرامبەر بە گەورەترین کیشوەرکە کیشوەری ئەوروپای بڵێن خۆراوایەکانە بەگشتی ئەمانە بەرپا بکات و سەرکەوتنیش بەدەست بهێنێ. ئایا فەلسەفەی هەڵکەوتنی سەرکردە لە مێژووە لە مێژووی کووردا بە تایبەتی لە دوای سەلاحەدینی ئەیوبی بۆ غیابی هەیە؟ ئەگەر بکرێ ینی ئەندازەیەک تۆ ڕەهەندە بەهێزەکانی هەڵکەوتەی سەلاحەدین باس بکەی زیاتر بۆ بینەران دواتر بینە سەر ئەوەی بۆچی سەرکردە لە ناو مێژووی کووردا دروست نابێت. سەلاحەدین مەرجعیەتی هەبووە بۆ کۆکردنی ئەو ملەتانە، مەرجعەکەش دینی ئیسلامیە، مەرجعەتەکەش ئەڵڵاهو ئەکبەرە. ئەوان دەڵێن ئەوە ڕۆحی قەومی نییە، ئەمە نازانینەوە قەومیە. دوایت مێژنووسەکان گوتیان ئەسڵەکەی کووردە تەواو کووردە، کەس نکولی لەوەی ناکە. سەلاحەدین ئەگەر بیگوت وایە من کوردم پێش هەموو شتێکێک، عەرەبەکان مەجبوور نین. بەربەرەکان ئەمازیغیەکان لەوێوە دێن کە بەشداری بکەن لە جەنگی لەگەڵ خاز دروشمەکان، مەجبوور نین. حەقمان چیەوە دەڵێ من دەوڵەتی کوردی دامەزرێنم. دەوڵەتێک کوردیش دامەزرابایە لە پایتەختەکەی یان قاهیرەیە یان دیمەشقە، هەردوو شاری کوردی نین. ئەو دەوڵەتەی سەلاحەدین دایمەزراندووە لەسەر خاچ کوردستان نەبووە، کەواتە بە مەجازی دەڵێن مسریەکانەوەی دەڵێن، لەوانەیە هەندێک غەربیەکانیش بڵێن دەوڵەتی کوردی سەردەمی سەلاحەدین 21 ساڵ حکمی کردووە. سەلاحەدین کوردستان گشت کوردستانی نەبینیوە، 3000 ئابلۆقای مووسڵی داوە، شاری ئامەدیش دیاربەکریشی بینیوە. خوشکەکەی 44 ساڵ لە هەولێر خێزانی سوڵتان مزەفەر دین گۆگبۆری بووە، نهاتێ زیارەتی خوشکی خۆی بکە. کەواتە بۆنی حقیقەت بۆنی کوردایەتی لە دەوڵەتی سەلاحەدین نایە خۆی کووردە، سەربازەکانی لەوانەیە لە نێوەی زیاتر کورد بن، بەڵام دەوڵەتەکەی سفای کوردی لەسەر نەبووە. کاک ئارام لە ئەو سەقافەکەی نەخێر. پێشتر زۆر جەختت لە تۆکمەی ناوخۆیی کردەوە. ئایا ئەمە بۆ سەردەمی سەلاحەدینی ئەیوبیش ڕاستە کە جگە لەوەی سەرکردەیەک بوو وەکو دووتت مەرجەعەکەی ئاینی پیرۆزی ئیسلام بووە و ئەگەر ئەوەش نەبێ تۆکمەی ناوخۆیی ئەکرێتە پێوەەر بۆ سەردەمی سەلاحەدینی ئەیوبی؟ سەلاحەدین بەبێ ئیسلام سەر نەدەکەوت. سەلاحەدین مەرجعەکەی ئەوەیە، ئەوانیش خاچی ئیسلامی کە لەژێر دەسەڵاتی ئیسلامیەکان بوو ئێستا داگیر کراوە لە لای خاز دروشمەکان، دەبی ڕزگاریکەی جۆ نادەن. ئەوە مەسریە، خۆی مەسریەکەی ڕوحی عروبی زۆر زەعیف بوو ئللا فترەی عەبدولناسر نەبی. تۆ دەوێ بڵێ جێکەوتی دینیش لە ناو مێژووە بۆ خۆی سەرکردە دروستەکات. ئەساسە ئەوە ئەساسی نەک دامەزرێنەری دەوڵەتیە دین، بەڵکو ئەساسی دامەزرێنەری فەلسەفەی مێژووشە. ئەوەل فکر ئەوەل هزر کە بیر لە فەلسەفەی مێژوو کردبی فەلسەفەی دینیە. لە دینەکە دەوڵەت دروست دەبێت، لە دینەکە تەفسیری دینی کۆنترین تەفسیر لە بواری فەلسەفەی. ئەو ڕێسانەی لە ناو فەلسەفەی مێژووە قسە لەسەر هەڵکەوتنی سەرکردەکەن لە مێژووە، یعنی ئەگەر ئێمە ئەمە هاوسەنگکەین بۆ سەلاحەدینی ئەیوبی چۆن ئەکرێ لەو ڕوانگەیەوە سەلاحەدین هەڵسەنگێنین؟ سەلاحەدین نیتاجی خاچی نالم تکریت لە 24 سعات پاش دایکبوونی لە تکریت بووە. ئەوە درۆیت سەلاحەدین یوسف تکریتی. سەلاحەدین پەروەردەی شاری حەلەب و دیمەشق و قاهیرەیە، ناوی شارێکی کوردی تێدا نییە. سەلاحەدین کەواتە شیعارەکەی ئەگەر ڕزگارکردنی
مصر نەبی پاش سێ هێرش بردننی خاز دروشمەکان سەرخاکی مصر نەبووە لەگەڵ مامی بە ئیعازی نوڕەدین مەحموود خاوەن حەلەب خاوەن مۆسڵ خاوەن دمەشق لە پاشان سەلاحەدین ئەو دەورەی نەیدەتانی ببینی سەلاحەدین تەوەجوهەکەی دینی بەحت بووە ئەمە چ پەیوەندی بە فەلسەفەی مێژووە یەگەر ئێمە هاوسەنگیکەین وەکو پرسیارەکە کرد ئێمە گوتمان فەلسەفەی مێژوو ئەساسەکەی دەست پێ دەکەن لە ئاەنەوە ئاەن فەلسەفەی مێژوو فەلسەفە مێژ دروست دەکات ئەوەل تەفسیر لە هەموو تاریخەکان لە دینەوە دەست پێ دەکات يعني تفسير الديني للتاريخ دوایت چونە تفسير الفني تفسير العلمي تفسير الفلسفي ئێستا مراوحەی دەکەن لە شوێنی خۆی بەڵێ بەشی دووەمی پرسیارەکەم پەیوەندی بە خیابی سەرکرە و دروست نەبوونیەوە بوو لە تۆ حڕیاتەتە بێت لەوانەیە من دەسەڵاتم بەسەر ئەو مێژووە ورد و درشتی نەبێ هەبێ سەرکردە من نەیزانم بەڵام ئایا باوای لێ بکەم لە دوای سەلاحەدینەوە سەرکردەی سەلاحەدین ئاسا لە ناو مێژوودا لە قۆناغە مێژوویەکانە دروستە بێت هەبوو و دەبێ دروست بی بەڵام نەبووە نە شخصیەی کارێزما پاش سەلاحەدین لە ناو کوردان پەیدا نەبووە شخصیە لەوانەیە شخصیات علمی هەبوونە چەند شاعر هەنا يعني هۆکار چیە یعنی هۆکار ئەو فەلسەفەی مەرجع دینیەکەیە یاخود هۆکاری دیکە سەری هەڵدا لە دوای سەلاحەدینی بەڕێی من هۆکاری نەبوونی نەک مێژونووس بەلکو فەلسەفەی مێژووش ئەوە بووە ئێمە لە مێژوودا مجتەماعێکی کۆمەلگایەکی مەدەنیمان دروست نەکردووە چونکە ئەو شتانە نیتاجی شارە شار دەبینی 44 ساڵ لە فترەی حکمی سوڵتان زەفەرەدین گۆکبەری 20 ساڵەکەی برایەکەی چەند کۆمەلێک مێژونووسی عەزاییمان لە دروست حتا فەلسەفەی فەیلسوف عەزەدین ئیبن نەجەل ئەربیلی ئەبن خەلەکان ویستی لەسەری بنووسی بەڵام کە ئەبن خەلەکان زیارەتی کرد بەس بە ئەبن خەلەکان کۆت بڕۆ دەری کرد خۆی دەنێ خۆی ئەو باسی ئەو شتەی دەکات ابن مستوفیمان لێ دەرچوو ابن خەلەکانی عەزیمی خاوەن ئەو کتێبە عەزیمەی وەفەیات ئەعیانمەوە دەرچوو بۆ چونکە ئەو شارە مستەقیر بوو ئەو شارە پارەی بۆ دەهات مجتەماعێکی مەدەنی عالەمەکان داهاتنەوە لێر سەرکردەی لۆکاڵی لۆکالی بوو ئەمانە لۆکاڵی نەبوون باقی ناکە تۆ لە لۆکالی دەست پێ نەکەی دەست پێ ناکەی ئەدی بەچی دەست پێ دەکەی ئەمانەی لە دوای سەلاحەدینی ئەیوبێ باسەکە سەرکردەی مێژووی هەبووە بۆ نمە لە باکووری کوردستان هەبوو لە باشوور هەبوو لە ڕوخۆڵات هەبووە ئەمانە بەمانە فەلسەفی و بەمانە فکرێ قوڵەکەی لە مێژووە بۆیان یعنی ئەکرێ بە سەرکردەی قۆناغێکی دیاریکراوی مێژوو ناو بنرێت یاخود تەنها ئەو تایپە ناوچەی بەسەر ئەسەپێنرێکە هەی بووە لە ناوچەیەک و قەڵەم ڕێوێکی دیاریکراوە بوو کاکە سەرکردە وەک چی کاچێ پاش سەلاحەدین کە سەلاحەدین گوتمان دەوڵەتەکەی دەوڵەتی کوردینە وە نەک خۆی نەک جەماعەتەکەی نەک سەرکردەکانی نەک ئەفسەرەکانی هەموو ئەغڵەبیان کورد بوونە بەڵام چیان کرد بۆ کورد مەشکوکە کە سەلاحەدین کوردی دەزانی مەشکوکە سەلاحەدین زمانی کوردی دەیزانی چونکە نیتاجی ئەو خۆڵە بووە لە حەلەب لە مووسڵ لە حەلەب لۆ دمەشق لۆ قاهیرە دیار نییە کەس نالێ سەلاحەدین بە کوردی قسەی ئەم پرسیارێکی گرنگی ئەندازەیە هەندێک لە ناوەندە زانکۆیەکان و هەندێک لە کەسە ناسیۆنالیزم و قەومیەکان بیرهێنان با من پرسیارەکەی ئەوانت لێ بکەم ئەی پێ دوانیە بۆ خۆی سەلاحەدین ناهوشیار بووە بەرامبەر بە نەتەوەکەی بۆ نەهات دەوڵەتێ بۆ نەتەوەکەی دروستکە لەو سەردەما ئەسڵەن بیر لەوەی نەکردووە سەلاحەدین دەوڵەتێکی کوردی دابمەزرێنی سەلاحەدین کوردایەتەکەی بۆ ئەوە بووە دەیزانی کوردەکان زۆر ئازان ملەتێکی دلێرن ئازانە ناترسێن ببوورە پێ دوانیە دەوڵەتێکی بۆ کورد دروست بکردایسە دیسان ناوێکی تری گەورەی کورد لە مێژووە ڕقەمێکی ترە بوو ناوەرا دەوڵەتی ئەیوبی کوردی پێش سەلاحەدین دەوڵەتە بووە کۆ ئاساریان چی ئەوانەی دەناسی بەڵام ئێمە هەمووان سەلاحەدینی دەناسین پێش سەلاحەدین میرنشینەکان کە دکتۆر حسامەدین نەقشبەندی الکورد في الدين والوشارزات في القرن الرابع والخامس استاد ترجمة كرديش كراوة لصدي صاروا بينز هجري دا بلام شيء أو ميرنشيني حسنوي
عەنازی و مەڕوانی دەزانی چێ قادەکانیان ئەوانە کوردن باسم کردێ لۆ جانبی ڕوحی کوردی ئیمارە فەوقە حجارە ناحیە کوردەواری زارچکە دەلێمەوە باشترە لە سەلاحەدین کە هیچی نەکردووە بۆ کورد ئەوەی ڕۆژێ لە ئەکادمی مناقەشە بگوتیان جەناحی کوردی لە ئەزهەردا لە زمانی سەلاحەدینەوە دەست پێ کۆتم بە وەسیقەکەم بدێ گوتم کاکە لە سەردەمی عوسمانی لە سەدای 19هەمدا ئەو جەناحە دامەزراوە لە خۆتان قسەی مەکەن زۆرشی تا ئێستا سەلاحەدین باشی کریا خراپی نا سەلاحەدین ئەڵبەت بە ئەزمموی توێژینەوەی تۆ کە زۆر قوڵبوویتەوە لە مێژووی سەدەکانی ناوەڕاست بەتاوی فکریوە لە ڕووی فەلسەفیەوە قسەد بە تایبەتی لە ڕوانگەی ڕۆژهەڵات ناسەکانیشەوە و سەردەمی سەلاحەدینیش تۆ بە تایبەتمەندی سەلاحەدینی ئەیوبیە بۆ توێژینەوە نووسین کاکە سەلاحەدین من دەست و قاچی سەلاحەدینی ماسەکەم کەسکردە چ کووردە بە عالم ناسی پاش مردنی کاوە کورد بووە لە سەردەمی خۆشی دەیانزانی کووردە مێژنووسەکان باسی ناکەن ئبن ئەثیر بە مردنی سەلاحەدین دەلێ نالێ کورد دەلێ هەذەبانی ناوی عەشیرەتەکەی دەینی یعنی ابن جوبەیر ئەو گەڕۆکە ڕحلەت ابن جوبەیرەوە کتێبەکە ئەلەوەیە باسی سەلاحەدینت بۆ دەکات سەرکردەی وا بووە ئەوە بەدەستی خۆی شووری دیواری قوچی پیرۆز دروست دەکە لەگەڵ کوڕەکانی بەڵام کە دێتە سەر کورد قسەیان پێ دەلێ قسەی خراپیان پێ دەلێ ئەوە کتێبەکەی بخینە من نەخدم کردووە من ئەمێ لەم پاش سەلاحەدین سەرکردەمان نەبووە بگاتەوە مستەوای بەڵام پێم باشە سەلاحەدین نەبووە من دەلێم جارێک کە دەیلێمەوە دەست و سەر و چاو و دەست و پێی سەلاحەدینی واز دەکەم چونکە لە کمی ئەگەر سەلاحەدین نەبووە من دکتۆراکەم لەگەر چار کتێب و 11 بەحسی من لە دەنووسی لەسەر سەلاحەدین لەسەر چم بنووسی باە بەڵێ ئەمێ لەم پرسیارانەی ئەخیری بەرنامەکەمە بێمە سەرەوەی ئایا جگە لەوەی کە جیاواز لەوەی کە تۆ باس لەوە ئەەکەی کورد سەرکردەی نەبوو ئەی بە دیوێکی دیکە ئەگەر هەش بوو بێ سەرکردەی لۆکاڵی ئایا سەرکردە بۆ بەمای نەکبەتی و نەهامەتی بۆ کورد ئەکرێ بڵێن ئەزمموی مێژوی وامانەیە زۆر جار سەرکردە ملەتێکی بەرەو هەڵدێر بردبێ ئەو سەرکردە کە ناوم لێنە کاریزما نەمان بووە ئللا سەلاحەدین نەبی ئەویش بیر لە دامەزراندنی دەوڵەتی کوردی نەکردووە کاکە دەوڵەت یەک لە منشەقەکان کە یاخی بووە لە دەوڵەتی عەباسی لەگەڵ ئەیوبیەک وستیتی دەوڵەتە عەرەبی و کوردی دابمەزرێنی زمانی خلافەی عەباسی پاش سەلاحەدین یەک لە ئەیوبیەکان خەبەری دەنەریت خەلیفەی بۆ خەلیفەی عەباس دەڵێ ئاگات لە خۆت بی ئەوانە ئەوە دایانەوێ دەوڵەتە چی لەسەر حسابی دەوڵەتی عەباسی دابمەزرێن هات خەلیفەی عەباسی دەیانگری سەرکوتیان دەکات دەیان کوژی کەواتە ئەیوبیەکان ڕۆحی قەومیان نەبووە ئەو شتانەی کە ئەیوبیەکان کردووە بۆ خزمەتی زمانی عەرەبی باشە سەلاحەدین لۆ نەیتانی ئەلیبایچ کوردی لە سەردەمی خۆی نا دەوڵەتیش کوردی ئەلیبایچ کوردیمان بۆ دامەزرێ بەوەڕن کاکە دانیش ئەلیبایچی دامەز وەک ئەلیبایەکە ئێستا کامە پیتە عەرەبی بەکاردەینین ئەوەیشی نەکردووە سەلاحەدین فکری ئەوەی نەبووە فکرەکەی بیدایەتەکەی دەوڵەتێکی لۆکالی بووە لە مەسر بەلام دوای شمولی هەموو لیبیا و مصر و سوودان و یەمەن و وڵاتی شام و وڵاتی جەزیرەی شمول کردووە دەوڵەت لە خلال 21 ساڵ دوای منداڵەکانی حەریص نەبوون لە سەرمانەوەی ئەو دەوڵەتەی گەر بپرسم دکتۆر یعنی کورد ئێستا چ قۆناغێکی مێژووی ئەزمونەکە ئەگەر ئەم قۆناغە بەرینەوە بۆ 30-40 ساڵ بەر لە ئێستا دکتۆر محسین محەممەد حسین وەکو توێژەرێکە زیاتر لە مێژووی فکری مێژووە ئیشی کردو ئەگەر لە ڕەهەندە فکرێکەشیەوەی بڕواین ئێستا چ قۆناغێک ئەزمونەکە کاکە ئارام لێمان تێک چووە تۆ ناتوانانی بڵێت چ قۆناغەکە چونکە ئەگەر بیلێ ئەوە مەسئولیەتەکە لەسەر شانێت پاشە ئەوە قۆناغی بیدایەتە تەشکیلی دەوڵەت وانە کا دەوڵەتەکە حتى شمولی قۆناغی بیدایەت چییە بیدایەتەکەی کە من گوتم دین دەوڵەت دروست دەکە بە پێی نەزریاتەکەن ئێستا ئەوە نەما دین دەوڵەت دروست بکە ئەگەر دەوڵەت دروست دەکە دوای دین نەتەوە دەوڵەت دروست دەکە خۆی هەر لە مێژوودا دین دەوڵەتی دروست کردووە
دین دەوڵەتی دروست کردووە. بەڵێ وەڵامەکەت بیر نەچێ. بەڵام ئێستا ئەگەر دین ئەو دەورەی نەمابی ئەو ڕۆڵەی نەمابی ئەدی ئەو خۆی لەبەر چ دەڵێم دین چونکە دین بەبێت تایفیەت بەبێ مەزهبیەت ملەتی کۆ دەکاتەوە. ئەگەر ئێستا بە دین دەوڵەتێکی دانەمەزرێنی ئالاسە زمانی نەما وەک تۆی میش دەڵێ ئەوە کتێبەکەیتی ئەدی چ دروست دەکات ئەمە کات دەستمیان پێکردە بە دامەزراندنی دەوڵەت. ئێستا ناکۆچی مابینی دوو قیوەی کوردی ئەساسی لە کوردستانی هەرێمدا لە کوردستانی باشووردا ئەو ناکۆچیە زیاترە لە ناکۆچی هەرێم لەگەڵ تورکیای. کەواتە چۆن دەوڵەت دادەوە کەواتە ناگەین بە دەوڵەت حالیەن بەو شکلە کەواتە ناتانی تەحدیدی قۆناغەکەش بکەیت. بۆ ئەم قۆناغە کەرەستەکانی دەوڵەت چییە کە زۆر جار لە ملاولاولاوەکو تۆڵی هەندێک قیوایە هەندێک هێزی سیاسی باز لە دەوڵەتەکەن. کەرەستەی دەوڵەتداری چییە؟ هەر زۆر بەسادەی زۆر بەسادەی بڵێم دینە هەڵبەت ببوورە منەمەوێ تۆکو کەسێکی قاڵ بوو لە ناو ئەزمونونەکانی نووسین و توێژینەوە لەسەر دەوڵات و لەسەر سەرکردە لە ناو مێژووی کورداوی کە نمونەی سەلاحەدینمانێنایەوە و ئەو پێدرا و هەموو ڕوودا و سینناریوانەی کە لە ناو مێژووی سیاسی کووردا هەبوو ڕێگر بوون لەوەی کە سەرکردەیە دەوڵەتێ دروستکە لەو ڕوانگەوە بەڕێزێمێ وەڵام بیتەوە. کاک ئارام ئێمە هەموو گشت کەرستەکانی دەوڵەت بوونمان هەیە. شعور هەستکردن کە ئێمە ملەتێکین کە زمانێکی هەموو ملت لازاتیایە کەواتە بۆ دەوڵەت نین خەتای ملت نییە. ئەگەر چی من زۆر زار دەڵێم کەیفەمە تەکون و یوەلە عەلەیکم بەڵام کەیفەمە نەکون و لا یوەلە عەلەینا. ملەتەکەی هەری کەسە بە تاک لەگەڵی بچی دانیشی ئومنیەتی ئەوە بە پاچی دەلێ دەبی ئەمەش کاکە دەوڵەتێکمان هەبی. بەڵام سەرکردەکانمان لەگەڵ ئەو مستەوای وعی قەومیەکەی ملەتەکەمان خۆ ملەتەکەمان زۆر وعیش نییە بەڵام هەستی نەتەوایەتەکەی بەقووەتە. سەرکردەکان لەو ئاستانین سەرکرد شعور بە مەسئولیەت ناکەن شعور بە ڕوحی قەومی ناکەن کەم و کورتی تێدایە. هەندێک شت لای ئەوان گرنگترە لە مەسیری ئەو ملەتەی خۆیان بەقوای نمونە ئەو شتانە چین. ئێستا تۆ باسی ڕێگریت کرد لە ڕابردووە پێشتر ئەی ئەو ڕێگریانە کامانن کە ئێستا نایەڵەن شعوری نەتەوەیی سەرکردەکان بەهێز بێ ئەوەی پێ لە پێشترە تاوەکو دەوڵەتەکەی یعنی ئەوانە مەسلحەتی ملت حسێب ناکەن لەسەر هەموو مەسلحەتەکان بی با خلافم هەبی نابی بەبێ خلاف ملت نییە خلافی نەبی نابی حزبیت بباتە کۆسب. من ئەو دەوڵەتانە یەمین و یەسار ناکۆچیانە یەکتری حسابەدا بەل یەکتری ناکوژن براکوژیان نییە کەواتە ئەتۆ یەکتری مەکوژە لە ئاخریە دەگەنەوە یەک تۆ یەساری منیش یەمینیم بەڵام ئێمە ئامان زمانیەکە سەرکردەکانیشمان دەبی عەکسی ئەوەی بکەن کە ئێمە کاکە تەجاوزی زاتیەتی خۆمان بکەین تەجاوزی مەساڵی خۆمان بکەین. بۆ باسی زاتیەتەکەی دکتۆر یعنی ئایا زاتیەت زۆر گرنگە ئەگەر زاتیەت حسابی زاتیەت خۆیان نەکەن دەبی تەجاوزی زاتیەتی خۆیان بکەن دەبی لە بەرژەوەندی ملت خۆیان فکرکەن بەرژەوەندی ملت خۆیان ناکەن. ئەتەوێ بڵێ ویستە زاتیەکان یا شخصیەکان ڕێگرێکی ئەساسیە لەوەی کە دەوڵەت دروست نەوێ بۆ کورد لە کۆناغا بە تایبەتی ئەم باشوور باسەکەین. ئەوەیە مەسەلەکە ئەوەیە. ئێستا لە کوردستانی باکوور لە کوردستانی کە پێدێنن تورکیا هەمویان با بڵێن سەر بە پەکەکەنە بەڵام سبەی کیانە چەنەبی پەکەکەوە خۆی نامینێ ملەتێکین سەیرین ئێمە ئەو تەبیعەتە دەبی بگۆڕێ بە تەسقیفکردن بە دەرس وەربگرین تاریخی ملەتان بخینین کاکەوە خەتەرە ئەو ناکۆچیە وامان لێ دەک ئەمە بڕوخین. ئەی ئەوە دکتۆر خۆ ئێستا کورد زۆر لەم کاتا باسی زۆر دروشم و سروتە کوردیەکانەکە دەوڵات ئاڵا سنووری جوگرافیا زیندووکردنەوەی ناوچەکانی خۆمان ئایا ئەمانە نابنە کەرەستەی ئێمە دەوڵەتمان هەبێ دەوڵەت دروستکەین. ئەوە کەرەستەی دامەزراندنی دەوڵەتە بەڵام سیاست قیوەی سیاسی قیوای شعورکردن بە مەسئولیەت ئەوان با نالێم ئیستیغلال دەڵێم ئیستثماری ئەو شعورەی دەکەن بۆ دامەزراندنی دەوڵەت نەیان کردووە. من لەسەر ڕاستم ئەوان لەسەر غەڵەتن ئەویش دەلێت نەخێر من لەسەر ڕاستم ئەوانە لەسەر غەڵەتن
ئەوە وێرانکردنە. عەرەبەکانیش وایان کرد بۆ 22 دەوڵەتن. خۆی عەرەبی وڵاتی عەرەبی هیچ وەختێکی یەک دەوڵەت نەبوونە، ئەوە ڕاست نییە، بەڵام هەبووە هەندێک جار دەوڵەتی عەرەبی فترەت بدایەت ئیسلام ئەو مەناطقانە یەک حاکمیان هەبووە. ئێستا کێ بەرپرسیارە لەمە لەوەی کە کورد لە ڕووی مێژووی نەیتوانیوە مێژوو بە ئێستا بگەێنێتەوە و ئێستا ئەزمونێکەکەین کە لەوانەیە وەکو تۆ باست کرد 30 ساڵی دیکە بنووسرێتەوە ویستی سەرکردەکان نایەڵە ئەمانە چێن بۆچی لە ئێستادا ئەم ڕێگریە دروست ئەکرێ؟ ناویان بینم؟ ناوم ناوێ بەڵام خۆ ئاماژەکان ڕای گشتیش هەموو ێزانن. ئەو عەقلیەتەیە ئەو عەقلیەتە کە نەفەسەکەی هەناسەکەی کورتە هەتا ئێرەیە زیاتر نییە. بیر لە قەومیەت لە ملت خۆی بکە بە بزانێت چمان بەسەراتیە. داعشێک تهدیدمان دەکات. پێش ساڵێک و نیو 2 ساڵ هەولێر قسمێکی ناکەم ڕۆیشتن لێترسان کەواتە ئەمە باوەڕمان کەمە نالێم نییە بە قیوای ذاتی خۆمان کە بەرامبەر داعش ڕابوەسی عەلەم ڕای کرد. وەکو دوا پرسیار ئەم دۆخەی کە ئێستا جەنابەت ڕەخنەیەکەی ئایندەمان بەکوێ گەیەنێت؟ ئەگەر لەسەر ئەو عەقلیەتە بڕۆین هەروە دەمینێن دەڵێن ساڵ بە ساڵ خۆزگەم بەپار ئینشاڵڵا وا نالێ ساڵێکی کە داعش نەمینێ لەوەی باشتر دەبین. ئەگەر داعش کە نەما هەروە بمینێن چاوی قادەکانمان دەردەینی بە دوو پەنجەکەم. ئینسانی شەریف دەبی ئەوە مووقفی بکاکە حتاکەی بەس نییە ئیستیغلالی بە پرۆپەگاندە و باڕاگایاندن بە تەلەڤیزیۆنات و قەنەوات هەڵمان مەخەڵەتێنن بەسە با بەیەک دەستبین. با شعوری ئەومان نەبی کوردستانی باشوور ببیتە 2 دەوڵەت 3 دەوڵەت لای حکوومەتی عێراق ئەوە ئیدارەی سلێمانی ئەوە ئیدارەی هەولێر و دۆک بەسە. کەواتە دەوڵەتانی دوژمن دەور و پشتمان غەڵەت نەبوونە کە کوردستانیان دابش کردیە چونکە ئەمە خۆمان ئیستعدادمان هەیە هەبووە دابش بکرین. خۆتان دابش مەکەن چونکە ئێستا چ عەرەب دەوری هەیە چ تورک دەوری هەیە یعنی دەتوانیتن ئەگەر ئێمە یەک دەستبین چ فورس دەتوانێت ئەو دەورەی بینی. دەردەکە لە خۆمانە کرمەکە لە خۆمانە دەلێ ئەگەر دارە کرمەکەی لە خۆی نەبی 1000 ساڵ دەشی کرمەکە لە خۆمانە. ملەتەکەی من ئیدانە ناکەم ئەوەندەیە ملەتەکان دێ جەماعەتەیە لە ملەتەکەی هەڵدەخەڵەتێن تا ماوەیەک لەوانەیە هەتایە بەڵام قسمەکەیە بریندار بوونە هەستیان بریندار بۆ دەلیان ئەوە بۆ وامان بێ دەکەن. با قادەکانمان ئەمە دەزانینەوە وایە قادەکانمان معقولە نەزانن ئەو وەزع تەواو نییە ئەو وەزع تەواو نییە دەبی ئەو وەزع ڕاستبی با هەست بکەن کە نیزامێکی دموکراتی نیوە دموکراتی ئەو مەسەلەی ئەو کێشەی هەڵ دەکا بۆ باوەڕیان بە دموکراتیەت نییە. هەردووچیان هەردوو جەماعەت هەردوو ئیدارەش خۆچکە ئینشاڵڵا نابێتە دوو ئیدارەت باسی دموکراتیەت دەکەن بەلەم بەبێ ئەوەی پەیڕەوی دموکراتیەکەی بکەن. زۆر سپاس بۆ پرۆفسۆر دکتۆر موحسین محەممەد حسێن توێژەر لە مێژووی فکری مێژوو سپاس بۆ ئامادەبوون لەم دیدارە تایبەتەی کەناڵی ئاسمانی پەیام. سەرچاوم بەخێر بێن سەرچاوم. بەڵێ بینەرانی بەڕێز و خۆشەویست بەم شێوەیەتمە کۆتایی دیداری تایبەتی ئەم جارەی کەناڵی ئاسمانی پەیام تا دیدارێکی دیکە بەخوای بگەورە و میهرەبانتان دەسپێرم خواتان لەگەڵ کاتێکی خۆش.